وەڵای خۆتان زان وجلان خۆی پیاشتێکۆ شەرە و سەرۆکی حیزبێکە و سەرکردەیەکی نەتەوەیی و یعنی بەناحەقەوە 20 ساڵە زیاترت 21 ساڵە گیراوە بە پێی پیلانێکی نێونەتەوەی کە ئەمریکا سەرپەرشتی کرد گرتیان فڕانیان بردیان بۆ وێ بێگومان هەزری هەیە بیر و باوەڕی خۆی هەیە ڕێی خۆی هەیە و تەسیریشی هەیە ئینسانێکی هەمیشە لەوەتەی گیراویشە تا ئێستا داوای ئاشتی کردووە داوای دێلۆژی کردووە حەلی کێشەی کردووە نەکرد لەگەڵ تورکیا لەگەڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە زۆر گوێ لێ ناگرن و گوێی نادەنێ و تورکیا جواب ناداتەوە و خۆی و حیزبەکەی بە تێڕۆیست دەزان تورکەکان خۆتزانی ئەمریکاش پشتیان نەگرێ ئەجینا ئەگەر گوێ لەو بگرن حەلە بێ ئەو کێشانە چونکە ئەو ئەتوانێ حەلی بکە باعتیبارە و حیزبەکە بە قسەی ئەوەکەن و لەو لاشەوە ئەوان حتا ئەگەر لە بەندیخانەش قسەی لەگەڵ بکەن سوودی زۆرە بێ چەند جارێ لە بەندیخانەوە بەهۆی براکەیەوە بەهۆی مەحامیەکانەوە داوای کردووەڵێ من پرۆژەمەیەوە شتی جوابی نادنەوە بەڵام حەقیقەتیژە بێ ئازاد بکرێت چونکە 21 ساڵە بە ناحەق ئەو پیاوە گیراوە دادگایەکی ناحەق کراوە بە پێی پیلانێ گرتویانەوە فرانویانە تەڵان کە دژی یاسای نێونەتەوەییە و دژی هەموو شتێکە بەداخەوە یانی بێ ئازاد بکرێتەوە وڵا کاریگەری ئەوەیە میسان داوای ئاشتیەکە و زانێکە شعورەکە کەوا کوردیش نەتەوەیەکەوە بێ مافی چانووسێ بێ و وەکو نەتەوەکانتر و لە تورکیا لە وڵاتانی تر ئەوانە وا بزانم ئەوەی گوێی لێبێ قسەکانی ئەو شتانی کە باسی کردووە تا ئێستا لەو ئیتیجاهەوە ڕۆیشتووە طبعاً کەوا میلەتانی ئەم ناوچەیە پێویستیان بە دموکراسیە پێویستیان بە ئازادیە پێویستیان بەوەی گفتوگۆ لەگەڵ یەک بکەن هاوکاری یەک بن شەڕ هیچ شتی حەل ناکە گفتوگۆ و قسەکردن و ئاشتی کێشە حەلەکە یعنی هەر بەو شکڵەیە قسەی کردووە ئەو شتێکی خراپە ینی چەند ئەزێتی بان گۆشەگیری بکەن و گوێ لە قسەی نەگرن زەیرەکەن یعنی هەم تورکیا هەم کورد بەگشتی چونکە ئەو پیاوە ئەتوانێت کێشەکان چارەسەر بکە و ئامادەشە بۆ دیالۆگ و بۆ گفتوگۆ بەڵام تورکیا خۆتانەزان حکوومەتی ئەنقەرە چۆن جوابی کەس ناداتەوە تەڵان هەر کەسێ لەگەڵی نەبێ پێڕێ تێڕویستە بە گولەن وەئاڵێ بە ئەردوغان بە ئۆجەلان وەئاڵێ بە حیزبەکانی کە بە هادەف بە هەمویان ئەڵێ تێڕویستە لەبەرەوە جواب نادەنەوە گوێ نادەنێ و قەنەعەتیشیان وایە کە بە شەڕ ئەتوانن کۆتایی ببێن بەڵام هیچ بە شەڕ ناتوانن 30 ساڵە شەڕەکەن چیان کردووە زائیما کێشە زیاترە بێ مەشاکل زیاترە بێ من گوێم لە خەڵوسی ئاکار بوو ڕۆزی دیفاعیان دەڵێ ئێمە ساڵی 2019 8,000 ئۆپەراسیۆنمان دژی پەکە کردووە 8,000 معنای ئەوەیە ساڵ بە ساڵ زیاترە بێ ئەو شتانە نەتیجەی چی بووە هیچ شتی حەل نەبووە لەبەرەوە بە قەناعەتی من چەند گۆشەگیری بکەن گوێی لێ نەگرن و ئازادی نەکەن چونکە ئازاد حەق ئازاد بکرێت طبعاً زەرەکەن هەموو کەسێ زەرەکالەوە شەڕە بێ شەڕ بەردەوامە بێ بەردەوامی شەڕیش معلومە نەتیجەی هیچ نییە چونکە کە گۆشەگیر نەبێ پارێزەرە چی بینێ جەماعەتی خۆی چ نەیبینن خزم و کەسەکانی براکە ئەوانەی بینن ڕێی خۆی بڵاوکاتەوە عالم گوێ لە ڕێیەکەیە بێ تاسیرێکی ئەرینیە بێ لە وەزعەکە چەند گۆشەی گیرتر بکرێ و ئەو ڕێیانەی دەرنەکەوێ خراپترە خۆی یەکێتی نەتەوەی بزانە ئەمە زۆر باس کراوە زۆر هین کراوە چه ئەو باسی کردووە چه سەرکردەی تر من خۆم شخصی لە هەفتاکانەوە ئاگادارم زۆر هەڵدراوە مەبەستیان و کۆنگرێکی نەتەوەی ببەستن ئەو کۆنگرێتەوەیە
چوارچێوەیە دروستکە لەو چوارچێوەیە هاوکاری یەکتر بن و خەباتی نەتەوەی بکەن چون ئێمە وەکو نەتەوەیەکین دابەش کراوە هەر یەکە لە پارچەکەی خۆی ئەوە کێشەیەکی هەیە بەڵام بەگشتی هەمومان بەیەکەوە کێشەی نەتەوەیمان هەیە دەبێ هەوڵ بین لەگەڵ یەک ڕێک بین یان بەلای کەمەوە دژی یەک نەبین یەک دەنگ بین و باسی نەتەوەکەمان بکەن لە هەموو شوێن لە دنیا طبعاً 40-50 ملیۆنە نەتەوەی کورد نەتەوەیشی گەورەیە لەبەرەوە بەڕێی من ئەویش هەوڵی داوە زۆر جار محاولاتی کرد و ئاخر جار پێش 2-3 ساڵ محاولێکتیش کرا ئەویش دەتیای بوو بەس دەست سەر نەکەوتووە سەر نەکەوتنی ئەو هەوڵ و تەقەلانە دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەم ئەوەیەکەوە ناکۆکی حیزبەکانە حیزبەکان ناکۆکن لەگەڵ کێشەیان هەیە لەگەڵ لە یەک پارچە لە ناو پارچەکانە دووەمین سیاسەتی تورکیا و ئێران دژی ئەو کۆنگرێتەوەی وەست تورکیا و ئێرانیش پەیوەندیان لەگەڵ حیزبەکان هەیە خۆتان ئەزبینن لەبەرەوە ناهێڵن بکرێ و ڕێگرن لەوە هەموو جارێ محاولاکەن کۆ بنەوە لوژنە دروستەکەن لەگەڵ ئاخرا تێگەچێ بە تایبەتی مەسەن کوردی باشوور محتاجی تورکیا و ئێرانە کوردی باکوور ئەگەر شتێ بکە دەبێت ساڵ بە دەوڵەتی تر بکە کوردیم کە یعنی ئەو ئیتساڵاتە دەوڵەتەکان بەکاری هێنن دژی ئەوە کە یەک بگرن نایەن ئەو حیزبانە یەک بگرن و کوردیش بە مەترسیە زان لەگەڵ ئەوەش کە کورد مەترسین ئێرسە کەس هێرشی کەسمان نەکردووە ئەرزی کەسمان داگیر نەکردووە ئێمە میلەتێکی نەمانوی بە ئازادی ئێستا ئەرزی خۆمان بژین هیچی تر بەڵامی تر ئەم دەوڵەتانە کوردیا تورکیا و سووریا و ئێران و عێراق کۆ بنەوە زۆر جار ئێمە مەترسیە زانن هاوکاری یەکن دژمان ئەمە هەیە لەبەرەوە بە قەناعەتی من هەوڵی ئەویش سەر نەکەوتووە وەکو زۆر هەوڵی کە دراوە زۆری هەیە چونکە ئیمڕۆ باشوور شوێنێکە ڕزگار کراوە ناوچەیەکی و لەو هەمووی نییە تەئسیری هەیە تەبەن لەم باشوورە ئێستا قونسوڵی دەوڵەتان هەیە حکوومەتێ هەیە پەرلەمانێک هەیە ڕاستە ئەوانە خۆ سەربەخۆ نین بەڵام کیانێکە قەوارەیەکە و تەئسیری هەیە لەگەڵ دەوڵەتانی دەرەوە خەڵقیە خەڵقەچێ هاتوچۆیان هەیە ساڵیان هەیە بەشێکن لە عێراق کە عێراق لە دەستورەکەیە باسی کوردی هەیە طبعاً کە ناکۆچی لێرە دروست بوو کێشە تەئسیر لە هەموو پارچەکانەکە تەماشا بکە مەسا ئەو ناکۆچی لێ لە بینیشێتی و پارتی یا حیزبەکانی کە هەیە تەئسیر لە ڕۆژهەڵاتەکە لەوانی کە ئەکات چونکە ئەگەر یەکگرتوو بن و ڕێک بن و هەم بەیەکەوە باشوور وەکو پەناگایەکە بۆ هەموو کورد بۆ هەموو کوردستان ئێستا چونکە ڕزگار کراوە بەڵام ئەو ناکۆچیە تەئسیری زۆر خراپی لەسەر باشوور کردووە و تەئسیری نەرینیش لەسەر پارچەکانی ترەکە کە دووژێتی داعەدێ دەجاری وە هەبووە گەیشتووەتە شەڕ لەگەڵ یەکتر بۆتان نەزان ئاگدارن شتێکی خراپە بەداخەوە هەڵمەتی زۆر باشە بەڕێی من دەبێت دائیما هەڵمەت هەبێ بۆ ئازادکردنی ئۆجلان بۆ ئەوەی کەوا سیاسەتی تورکیا بگۆڕێ گرتن و کوشتنی خەڵق ڕابگرن مثلا پەرلەمانتە هەڵبژێراوە چۆنە ببیگرن چی کردووە ناوی کوردستانی هێناوەی گرن مەسەن دێمەرتاش 3-4 ساڵ لە ژوورەوە چی کردووە هاو سەرۆکەکەی عینی شت ڕئیس بەلەدی هەڵبژێراون ئەیان بن و قەیوم دائەنێ لە جیهان لەبەرەوە من ئەو کامپێنم زۆر پێ باشە و حەقا هەموو کوردێ پشتیوانی لەو کامپێنە بکە و هەمیشە کامپێنە بێ نەک جارێک هەبێ و جارێک نەبێ چونکە بەڕاستی ئازادکردنی ئۆجەلان پێویستە هەموو کەسێ بیکا بە دروشمی خۆی داوای بکە ئازاد بکرێ و هەروەها ئەو سیاسەتی تورکیاش کە ئێستا بەرەو دیکتاتۆریەت و بەرەو تاکڕەوی ئەڕوا و هەر کەسێ دژی ئەردوگان بێ دەڵێن ئەمە تێڕۆیستە جەماعەتی کورد هەمووی گولان هەمووی جەماعەتی تر هەمووی یعنی بووە بە ئینسانێکی دیکتاتۆر و بەڕاستی زەرەری لە تورکیش داوە سەر ناو تورکیا دیموکراسی کەمترە ئازادی کەمترە کێشە زۆرە لە ناو تورکیا لەبەرەوە من قەناعەتم وایە کامپێنێکی باشە
و حەق ئەو کامپێنە بەردەوام بێ، نەک جارێ بێ و جارێ نەبێ. و کامپێنێکە هەم بۆ دیموکراسی لە تورکیا، هەم بۆ ئازادکردنی ئۆجەلان، بۆ چارەسەری ئاشقوازانی کێشەی کورد. ئەو دروشمانە دروشمی زۆر ڕەوانیان و ێزانین چۆنە هەر لایە بەو شکڵی ئەتوانێ ئەو کامبێسە من ئەتوانم هەمیشە لەو کامێنا بەشدار بووم بە کەیفی خۆمەچی وە بێڵێم ممکنە حیزبێکی کە علاقەیە لەگە تورکیا نەتوانێت ئەو بکە، بەڵام بە ئوسلوبی خۆی بە شێوەیەکە توانێ مەسا هەیە توانێ لەگەڵ حکوومەتی تورکیا هەوڵ بدا محاولە بکە حکوومەتی تورکیا واز لەو شەڕخوازی شتەبێنێ، هەیە ئەتوانێ بە شێوەیە، هەیە لە ئەوروپا ئەتوانێ، هەیە لە ئەمریکا، بەس موهیم هەریەکە بە شێوەیەک لەگەڵ ئەو کامپێنە بێ، نەک تەنها مەسەلە شەخسیشە، شەخسی ئۆجەلان، سیاسەتی حکوومەتی تورکیا ئەبێ بگۆڕێ. چونکە حکوومەتی تورکیا سیاسەتی تێرۆری دەوڵەت بەرامبەر کورد بەکارێنێ، کوردی خۆی، کوردی ڕۆژاوا، کوردی ئێمە، ئەو قەسب و تیارە ئەو شتانێکە هەیە لەبەرەوە بێ هەموو کوردی ئەو کامپێنەی هەبێ بەڕاستی و نەک تورکیا بۆ ئێرانیش ئەو کامپێنە پێویستە، بۆ ڕۆژاواش پێویستە، چونکەم حکوومەتانە هیچیان لەگەڵ کێشەی کورد نین. لە عێراقا بۆ نمونە ئێمە بۆ یەکەم جارە دەستورێک هەیە، دەستورەکە باسی مافی کورد و ئەوەی هەیە، بەڵام نە لە سووریا نە لە تورکیا نە لە ئێران یەک کەلیمە لە ناو دەستورە ناوی کورد نییە، هەری ئەتراف ناکەن بەبوونی ئەو کووردە. لەبەرەوە من ڕێی من ئەو کامپێنە پێویستە، ئەگەر کوردەکەیە گرتوو بن کامپێنەکەیان باشترە بێ، ئەتوان لە دەرەوە بە یەکدەم بیکەن، لە ئەمریکا بیکەن، لە ئەوروپا بیکەن، لە هەموو شوێنە لۆبی بکەن و تاسیری هەرە بێ و شتێکی باش هەڵەیە. بەڕێی من نابێ بێدەنگ بن، دەبێت دەنگیان هەبێ، حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغاش هەردووکیان، چۆن مەسەلە عێراقیشە و مەسەلە هەر کوردستان نییە، لاوازەمە هەڵویستیان. من چەندین جار کە پەرلەمانتاریش بووم لە بەغا پێشەوەش داوام کردووە کە حکوومەتی عێراق بە فەرمی بە تەئیدی حکوومەتی هەرێمیش بچێ لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان شکات بکە، بڵێ دەوڵەتێک هاتووە ئەرزی منی گرتووە قەسفەکە لێ ئەدا، بۆی نایکەن، چونکە حکوومەتی عێراق لە بنەوە هەندێک اتفاقاتی لەگەڵ هینایە، حکوومەتی هەرێمیش دیسان اتفاقاتی لەگەڵ تورکیایە، یعنی بە ئەسباب هەیە، بەڵام بەڕێی من بیکەن باشترە، چونکە تورکیا ئێستا لە پەکەکەدا بە هەموو نەوەیە پەکەکە تەواو بێ لە پارتیەدا ڕاستن، چونکە پارتی لە سنوورەکەیدی پارتی تەواو بێ لە یەکێتیەدا دژی کێشەی کووردە. ئەو غەڵەتە نەکەین تەسەوور بکەین حکوومەتی تورکیا بەس دژی پەکەکەیە، باشە ئەگەر دژی پەکەکەیە ئەی هادە بچی، ئەی باشە خەڵقی کەچی، ئەی کوردی باکوور 30 ملیۆنن هەم پەکەکە نین، ئێوانی کەچی، ئەی ڕێیس بەلەدیەکان چی، هەردژی کووردە. تۆ گوێ لە ئوردوغان بگرە ئەڵێ ئێمە کێشەی کوردمان نییە، دەڵێ ئێمە یەک وڵاتین، یەک ئاڵا، یەک زمان، یەک دەوڵەت، ئەوی ڕازی نییە با بڕوا لە وڵاتە بۆ قسەکانێنە و دەڵێ ئێمە کێشەی کوردمان نییە، کێشەی تێرۆرمانە، یعنی هەموو کورد بە تەرۆریست هەبەکە. لەبەرەوە بەڕێی من ئەو حیزبانەی باشوور بێ، هی باکوور بێ، هی ڕۆژاوا بێ، هەر حیزبێ بێ بێ ئەوە تێبگا تورکیا دژی میلەتی کووردە، مەسەلە پەکەکە نییە، ئیمڕۆ پەکەکەی سبەینەیەکی دەر. لەبەرەوە بێ بەڕێی من دژی ئەو سیاسەتە بوەستن، داوا بکەن تورکیا ئەو سیاسەتی خۆی بگۆڕێ و لە عینی وەختیشا پەکەکەش پێویستە. من وتومە دائیمە برادرانی پەکەکە، چونکە منیان ناسم و علاقەشم هەیە لەگەڵیان، دایم پێم وتون لە بوونی خۆیان هەوڵ بن لە دێهات دوور بن، لە شوێنی ئەوەی کە قەڵەباڵغی خەڵقی لێ دوور بن، محاولە بکەن مڕعاتی وەزعی باشوور بکەن تا حەدێ، بەڵام بەبێ گفتوگۆ هەبێ. پەکەکە ئەڵێ ئێمە برادرانی باشوور حیزبەکان لەگەڵ تورکیا قسە ئەکەن، لەگە ئێران ڕێگە ئێمە قسە ناکەن. لەبەرەوە من هەمیشە بە برادرانی یەکێتیش و پارتیش وتومە گفتوگۆ بکەن لەگەڵ پەکە، یعنی با نەهێنی بێ قەی ناکە، بەجار هەیە عەلەنیە نییە، چەند قسەی لەگەڵ بکەن، دابنیشن بەیەکەوە پێی بڵێن بڵێ بابە تۆ لەوێ بە لەوێ مەبا، تۆ لەوێ بە لەوێ، ئەتوانن بەعزێ شت حەلکەن، بەڵام چونکە بەیەکەوە دانانیشن دوور بە دوور هیچی حەل نابێ.
هەر ئەوتیامێوکە من ڕێی من ئەساسی کێشەکە سیاسەی تورکیایە، خەتای پەکەکە و غەیری حیزبی تر نییە، خەتاکەی تورکیایە، خەتاکەی حکوومەتی ئەنقەرەیە کە ئاشتی ناوێ، دیالۆگی ناوێ، جوابی کەس ناداتەوە، تەجاوب لەگەڵ داواکانی ئۆژەلان ناکا و لەسەر شەڕ سوورە لەسەر شەڕ، ئێوە شەڕێکی حەل نابێ طبیعی و ئەیەوێ حکوومەتی تورکیا ئەوی من بزانم کوردی باشوور لەگەڵ کوردی باکوور یەکتری بکوژن شەڕ بکەن لەگەڵێ، ئەو لەگەڵ ئەو شەڕ بکە، ئەو لەگەڵ ئەو شەڕ بکە. لەبەرەوە من ڕێی من ئەساسی مشکلەکە تورکیایە، حکوومەتی تورکیا، سیاسەتی ئەوان کاتێک کە سیاسەتیان گۆڕی مەسەلەن دیالۆگیان کرد، ئاشتیان کرد، هیچ نامێنیتر، نە سنوور تێگەچێ، نە پەکەکە لەم دیوە بێ، هەمووی حەلە بێ. یعنی خەتاکە ئەوانن ئەساسەکە کۆن کرا 92 ئەوانە و پاژەوە 95 فتراتێک کرا ئەمە، بەڵام ناکرێتەوە چونکە ئێستا هەموو حیزبە کوردستانێکە حتا حیزبەکانی ئێرەش قەناعەتیان بەیە کرد و دائیمەش باسیەکەن کە کورد بە کورد کوشتن خەتی سوورە نایکەن، تێ ناپەڕێن، ئەوەی تورکیا هەیەوێ ئەوی ئێرانەوێ ناکرێن، بەڵام ئەوان ئەوەیانەوێ، ئەوانەیانەوێ کە با تورکیا گوێتان لە تەسریحاتی چاوشۆڵ نەبوو، دەڵێ سلێمانی نیوەی پەکەکە داگیری کرد، هەولێر خەتەری پەکەکەی لەسەرە، دهۆک خەتەی لەسەرە، یعنی هاوەر لەگەڵمان شەڕی پەکەکە بکەن، ئەوە معنای ئەوەیە بۆی مەدە لەبەرەوە. بەڵام حیزبەکانی کوردستانی باشوورەوەنی من بزانم ئەوەنە دەرسیان لە شەڕی یەکتر وەرگرتووە کۆن، جارێکی تر قەناعەتی خۆم شەخصی و ئینشاءڵڵا ڕاستیشە کورد یەکتری ناکوژن طبیعی، ئەوە شتێکی باشە، بەڵام ئەوە کافی نییە، دەبێ هاوکاری یەک بن، دانیشن قسە لەگەڵ یەک بکەن، کێشیان هەیە چارەسەری بکەن، لەگەڵ تورکیا عەلاقە هەیە با هەبێ، بەڵام نابێت لەسەر حسابی کوردی باکوور، لەگە ئێران عەلاقەت هەیە با هەبێ، بەڵام نابێت لەسەر حسابی کوردی ڕۆژهەڵات بێ، ئەوە یانی مشکڵە. ومێدەوارم وردە ئەو شتانە هەستی پێ بکەن و وەزع باشتر بێت.